لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 535 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون. بەڵێ خۆشەویستان کولەوانەی ڕابردوو لە خزمەت ئەو ئاەتە و ئاەت پێشووتر بووین کە رب العالمین باسی لە عارەق و قومار و هەروەها ئەنساب و ئەزلام کرد، واتە ئەو بت و سەنەمانەی کە لە غەیری ئەڵڵا دەپەرسترێن و هەروەها ئەوەی کەوا ئەو سیهامانەی کەوا لە بۆ ئەنجامدانی کارێک بیکەی یان نەیکەی بهی دەگوترێ ئەزلام وەکو باسمان کرد. ئیتر خوای گەورە فەرمووی ئەوانە هەمووی پیسن لە عەمەلی شەیطانن، خۆتان لێ دوورکەنەوە تاوەکو سەرفرازی دنیا و قیامەت بن. جا لێردا لە تەواوی ئەو بابەتە لە ئاتی دواترێ دەفەرمی ئینەما یورید الشەیطان، واتە شەیطان هیچ شتێش کە لەنگۆ ناوێ لە عارەق و لە قومار تەنها ئەوە نەبی ئەن یوقع بەینەکم العەداوەة والبەغضاء، کەواتە دەیەوێتن دژایەتی و ڕق لێبوونەوە لە نێوانتان دروست بکاتن لە خەمر و مەیسر، واتە لە عارەق و لە قومار، وەیەصدەکم عن ذیکر الله، و هەروەها دوورتان بخاتەوە ببتە کۆسپێک لە نێوانینگۆ لە نێوان ذیکری ئەڵڵا وعن الصلاة، بەتایبەتی لە نوێژەکانتان بە دوورتان بکاتەوە. فهل أنتم منتهون، ئەنگۆ واز دەین و باڵێن واز لە عارەق و لە قومار و لەوانی تر دەینن. بەڵێ ئەوجا وەکو لە سەرەتادا دەفەرمی کە ئینەما لە بۆ حەسرە، کەواتە شەیطان تەنها ئەوەی لەنگۆ دەوێ لە عارەق و لە قومار ئەن یوقع بەینەکم العەداوەة والبەغضاء. عەداوە واتە دوژمنایەتی یەکتر دەکەن لە نەتیجەی ئەوەی کاتێکەوە بەنسبەت عارەق کاتێکەوە ئینسان بێهۆش دەبی، ئینجا قسەی ناشرین و بەذی و قسەی ناڕێک و جوێندان بەسەر زمانیدا دێ، لە نەتیجەدا دوژمنایەتی لە نێوانتان دروست دەبی، و هەروەها بەغضاء ڕق لێبوونەوە، کەواتە هەم با بڵێن عەداوە دژایەتی ظاهریە و هەروەها هەم بەغضائیش عەداوەت و ڕق لێبوونەوەی لەناو دڵ و دەروونتان دروست دەکاتن لە مەسئلەی عارەق و سەرخۆشبوون و ئەوەی کە لە دوای عارەق دادێ، و هەروەها لە مەیسریش لە قوماریش بە هەمان شێوە ئەو ڕق لێبوونەوە ئەو دوژمنداریە دروست دەکاتن. ئیتر بەعام شەیطان ناوێتن ئینسان با بڵێن ئینسانەکان و بەتایبەتیش مسلمانان لەگەڵ یەکتری تەبابن، ڕێک و پێک بن. بەعەکسەوە یەک لە ئەهدافە هەرە گرنگەکانی شەیطان ئەوەیە کەوا عەداوەت و بەغضا دوژمنایەتی و هەروەها ڕق لێبوونەوە لە یەکتری دروست بکە لە نێوانی مسلمانان. ئیتر یەک لە وەسائلانەی کەوا بەهۆیەوە ئەو دوژمنایەتیە و ئەو ڕق لێبوونەوە کە هەدەفی شەیطانە دروست دەبیتن لە چییە؟ لە خەمر و لە مەیسیرە، لە عارەق و هەروەها لە قومار. ئیتر وەکو گوتمان لە عارەق خواردنەوە کاتێکەوە ئینسان بێهۆش دەبی، ئیعتیادی جوێن بەسەر زمانیدا دێ، لەوانەیە دەست بوەشێنی، لەوانەیە بکوژی، لەبەرەوەی وەکو باسمان کرد لەوانەیە ڕابردوو ئوم الخەبائیثە، بەڕاستی دایکی هەموو خراپەکارەکان
هەموو خراپەکان عەرەقە کاتێکەوە ئینسان عەرەقی خواردەوە ئەوجا هەموو شتێک دەکا کە پێشووتر نەیدەکرد والمەیسر و هەروە لە قوماریش بە هەمان شێوە کاتێکەوە مەسەلە بردنەوە و دۆڕاندنە ئیتر بە هەمان شێوە عینی عەداوەت و بەغضا لە نێوان یەکتری دروست دەکا هەر یەک لەوانە کە لە بەرامبەر یەکترێ گەمان دەکەن و دێ هەر یەک لەوانەکەوە مەبەستیتی بیبادهە و بەرامبەرەکەی بدۆڕێ بە تەئکید دوژمنایەتی و هەروە ڕق لێبوونەوە لە نێوانیان دروست دەکا پاشان دەفەرمیتن وەیەسودەکم عن ذیکر الله و هەروەها لە خلالی عەرەق و لە خلالی قومار یەسودەکم عن ذیکر الله شەیطان دەیەوێتن ئەنگۆ دوور بکاتەوە لە ذیکری ئەڵڵا دوور بکاتەوە طبعا کەسێک کە سەرخۆش دەبی ئەوەی کەوا لە بیری نامینێ ئەڵڵایە سوبحانه وتعالى کەسێک کە قومار دەکا سەواءن بردبیەوە لە خۆشیان یان دۆڕاندبی لە ناخۆشی و عاجزیان بە هیچ شێوەیەک ئاگای لە ذیکری ئەڵڵا نامینێ ذیکری ئەڵڵا ذیکرکردنی ئەڵڵا سوبحانه وتعالى کە بەڕاستی وەکو ڕوحێکە لە بۆ لاشەکان وەکو ڕوحێکە لە بۆ ئینسانەکان وەکو لە چەندین ئایەت و حەدیث باس کرا کە یەک لەوانە پێغەمبەر صلی الله علیه وسلم نمونەی زەندی و مردی دەفەرمی و ئەو کەسێکەوە ذیکری خوا دەکەوە زەندیە ئەو کەسێکەوە ذیکر ناکە وەکو مردیە ئیتر شەیطان بەهۆی عەرەق و بەهۆی قومارەوە دوورتان دەخاتەوە لە ذیکری خوا کەوا مایەی ژیانە لە بۆتان وعن الصلاة دیارە سەلاتیش بەشێکە لە ذیکری خوا وأقیم الصلاة لذیکری کاتە نوێژکردنیش بەشێکە لە ذیکری خوا سبحانه وتعالى بەڵام کە بە تایبەتی باسی کردیە لە بۆ ئەهەمیەتەکەی لەبەرەوەی وەکو قاعیدەیەک تەخصیص بعد عام لأهمیته وەکو چەند جارێک باسمان کردێ کە شتێک بە عام باز دەکرێت پاشان بەشێک لەو شتە بە تایبەتی باز دەکرێتن ئەوە تایبەتمەندی ئەو شتێ بەر گرنگیەکەی لێ باسی کرا کەواتە شەیطان لە خلالی عەرەق و لە خلالی قومار دەیەوێتن دوورتان بخاتەوە لە ذیکری خوا و بە تایبەتیش لە نوێژ کەواتە وەکو زانان دەفەرمون تەماشا دەکەی کاتێکەوە لە ئەضرار و زیانەکانی دنیەوی خوای گەورە باز دەکات لەوەی کەوە دژمنایەتی لە نێوانتان دروست دەکات ڕق لێبوونەوە لە نێوانتان دروست دەکات لە ئەضرار و زیانە ئاخیرەتی ئەضرار و زیانەکانی کەوە متعلقە بە ئاخیرەت چییە ئەوەیەکەوە لە ذیکری خوا بەگشتی و بە تایبەتیش لە نوێژەکانتان بە دوورتان دەخاتەوە فهل ئەنتم منتەهون ئایا ئەنگۆ واز دەینن لە دوای ئەوەی کەوە ئەو هەموو ئەضرار و زیانانەتان زانی دوور دەکەونەوە کەواتە فەنتەهو ئەگەر خاوەن عەقڵن پێویستە بزان کەوا شتێک ئەو هەموو زەرەرەی هەیە پێویستە لێی دوورکەونەوە پێویستە لێی دوورکەونەوە کەواتە بەڕاستی هیچ کەسێکی عاقڵ و هۆشمەند ناڵێ عەرەق حەرام نییە لە دوای ئەوەی ئەو هەموو زەرەر و زیانەی کە خوای گەورە باسی کرد لە دنیا و لە قیامەتی بەندە دەداتن لێیە فهل ئەنتم منتەهون یەکە لە سیغەکانی تەحریمکردن وەکو زانایان دەفەرمون کەواتە حەرامە و پێویستە لێی دوورکەونەوە واز بینن پێویستە لێی دوورکەونە واز بین لە دوای کەوا زانیتان ئەو هەموو زەرەرەی هەیە پێویستە وازی لێ بینن وەکو معلومیشە کە حرامکردنی عەرەق بە چەند قۆناغێک هات لەبەرەوەی کاتێکەوە ئیسلام هات بە تەئکید عەرەق خواردنەوە زۆر ئیعتیادی و ئاسایی بوو یعنی تاکە ئەگەر ماڵی تێدا بی عەرەقی نەخواردبتۆ یاخود عەرەق لەو ماڵە نەبووبی ئیتر پێویستی بە تەدریج هەبوو خوای گەورە بە تەدریج لێیانی حەرام کرد وەکو لەو حەدیثەی کەوا ئیمامی نەسائی و ئەبوو داوود ڕوایەتیان کرد ئەبی مەیسەرە دەجێڕتەوە دەفەرمی لەما نەزەلە تەحریم الخەمری کاتێکەوە حەرامکردنی عەرەق دابەزی قال عمر رضي الله عنه اللهم بين لنا في الخمر بيانا شافيا إمام عمر دەیفەرمی یا ربی خوایە دەربارەی عەرەق بەیانمان لێ بکە بەیانێک شافی واتە بە تەواوەتی یەکلامان بکەیتەوە ئیتر ئەو ئاەتەی سوورەتی ئەلبەقەرە دابەزی يسألونك عن الخمر والميسر دەربارەی عەرەق و قومار لێت پرسیار قل فيهما إثم كبير ومنافع للناس پێیان بڵێ کەوا عەرەق و قومار گوناهی گەورەی تێدایە و هەندە منفعەتیش لە بۆ خەڵک تێدایە منفعەتی ئەوانەی کەوا با بڵێن دەیفرۆشن یاخود ئەوان تیجارەتی پێ دەکەن وإثمهما أكبر من نفعهما
بەڵام گوناهەکەیان زۆر گەورەترە لەو نەفعی کەواتەیدا. ئیتر فدعي عمر فقرئت عليه ئەو ئاەتی کە دابەزی ئیمامی عومر بان کرا خوای لە ڕازی بێ ئەو ئاتێ لێ خوێندراوە فەرمووی اللهم بين لنا في الخمر بيانا شافيا یا ربی خوا دەربارەی عراق بەیانێکی شافیمان لۆ بنێریکەوە دڵمان ئەو بخواتەوە کۆتایی پێبینین. ئیتر ئەو جارە ئەو ئاتەیدا سوورەتی ئەنیسا دابەزی یا ئەیها الذین آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون ئەی کۆمەڵی بڕواداران نزیکی نوێژەکانتان مەکەونەوە لە کاتێک کە ئەنگۆ سەرخۆشن تاوەکو بزانن چی دەڵێن کاتێکەوە نوێژەکانتانن. فكان منادي رسول الله صلى الله عليه وسلم إذا أقام الصلاة نادى ئیتر دەفەرمی ئەو مؤذنەی کەوا ئەذانی دەدا بانجی دەفەرموو لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای هاتنە خوارەوەی ئەو ئاتە کاتێکەوە بانگ دەدرا ئەو جا دەیفەرموو ئەلا لا يقربن الصلاة سكران دەیفەرموو لە دوای بانگەکەی دەیفەرموو ئەوەی سەرخۆشە با نزیکی نوێژ نەکەوتەوە ئەوەی سەرخۆشە با نزیکی نوێژ نەکەوتەوە. فدعي عمر فقرئت عليه لە دوای ئەو ئاتەش دیسان ئیمامی عومەر بان کرا و ئاتە لۆ خوێندراوە فقال اللهم بين لنا في الخمر بيانا شافيا دیسان فەرمووی یا رب العالمین ئەی پەروەردگارمم ئەی پەروەردگار پەرستراوم دەربارەی خەمر و عراق خوا بەیانێکی شافی و کافیمان لۆ بنێری. فنزلت الآية التي في المائدة أوزا لقناغي أخيرة وآتى لسورة المائدة وزي أو الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون حتى أودوا آتدابزي دیسان ئیمامی عومەر بان کرا خوای لە ڕازی بێ لە بۆ خوێندراوە کاتێکەوە گەیشتە فهل أنتم منتهون ئایا ئەنگۆ واستان هینە قال عمر انتهينا بەڵێ یا رب العالمین تەواو ئینتیهامان پێ هێنا و کۆتایی پێهات. وەکو معلومە کە لە دوای دابەزینی ئەو ئاەتە ئەوەی عەرەق بوو لە ماڵەکانی مەدینە دەرهێندرا لە هەموو جێگاکان دەرهێندرا و ڕژێندرا ڕێژتیان حتا لە جۆگەکانی مەدینەی عەرەق دەڕۆیی ئەو هەندە زۆریان ڕێشت نەک هەر ئەو هەندە وەکو لە هەندێک ڕوایەتان هاتیە بەڵکو ئەو ئەوانی و ئەو جەڕە و ئەو شتانەی کەوا عەرەقەکانی تێدا بوو هەموویان شکاند امتثالا لأمر الله سبحانه وتعالى تاوەکو فەرمانی خوای گەورە جێبەجێ بکەن ئیتر بەو شێوەیە عەرەق بە تەواوەتی لەو لە دابەزینی ئەوەتە بە تەواوەتی حەرام کرا لە ئاتکان پێشووتر خوای گەورە بە تەدریج هینای لە کۆتا ئاەتکەوە ئەوەی ئێمە لە خزمەتی داین فهل أنتم منتهون ولا پێشوو دەفەرمووی فاجتنبوا کەواتە بە چەندین بەڵگە لەو دوو ئاەتە خوای گەورە قورئان و خوای گەورە سبحانه وتعالى لەو دوو ئاەتی قورئان پیرۆز عەرەق و قوماری هەردووچی حەرام کرد هیچ مەجالی تێدا نییە کەوا هیچ پەناو پێچەش لۆ بینە وەکو هەندێک خەڵک دەیەوێ کەوا لەو بابەتە خۆی بدستەوە. لە دوای ئەوە رب العالمین دەفەرمێ وأطيعوا الله وأطيعوا الرسول واحذروا فإن توليتم فاعلموا أنما على رسولنا البلاغ المبين. بەڵام جا لە دوای ئەوەی کەوا خوای گەورە سوبحانه وتعالى ئەو دوو ئاتەی دابەزان دەربارەی عارق و قمار و ئەنساب و ئەزلام ئەوز دەفەرمێ وأطيعوا الله وأطيعوا الرسول ئیطاع و جۆڕایەلی الله بکەن سبحانه وتعالى و جۆڕایەلی پێغەمبەرەکەی بکەن صلى الله عليه وسلم. الرسول کەوا بە مطلقی لێرە هاتی الرسول کە ناویشی نەهاتی بەڵام دیارە معروفە کەوا مەبەستەیدا پێغەمبەرە صلى الله عليه وسلم. واحذروا کەواتە ئەلیف لامەکە لە بۆ عەهدە ئەوەی کەوا دەزانن هەر کاتێک الرسول هات لە قورئان پیرۆز مەبەست تێیدا پێغەمبەرە محەممەد المستەفا صلى الله عليه وسلم ئیطاعی الله بکەن ئیطاع و جۆڕایەلی پێغەمبەرەکەی بکەن. واحذروا حەزەرتان هەبێ ئاگادار بن مخالفەیان نەکەن. فإن توليتم ئەگەر پشتان تێکرد ئەگەر پشتان لە ئیطاعی رب العالمین و پشتان لە ئیطاعی پێغەمبەرەکەی کرد صلى الله عليه وسلم فاعلموا بزانن أنما على رسولنا البلاغ المبين بزان كوا بالتأكيد أويل سر پیغمبركي إيما البلاغ المبين گەیاندن و
إعلان كردنيشي زور رونو آشكرايا كاتوليرو هرشو تهديدا أويل سر پیغمبر صلى الله عليه وسلم إعلان كردنا جياندنا زور برونو آشكرايي بلام حسابك لا إخوايا سبحانه وتعالى فإنما عليك البلاغ وعلينا الحساب كواتا بلاغ وتبليغ لسرتو يا محمد صلى الله عليه وسلم حسابك لا إخوايا سبحانه وتعالى كواتا أوش هرشة كأخواي يقول هرشة لو كساندك كجورالي ياخذ جورالينا كان يسر بيتي فرمان كاني الله سبحانه وتعالى يسر بيتي پیغمبر كذا كان صلى الله عليه وسلم دیار لو أتى شتي ترما وكزانان باسيان كذا والله لبرتوابوني كدوستين وبشتوان رب العالم لوانا إذا تدين وخزمتي وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون